بانگەشەی پارتی دیموکراتی کوردستان بۆ خولی شەشەمی پەرلەمانی عێراق بەردەوامە لە هەموو شار و شارۆچکەکان و دیارە دروشمەکانی پارتیش زۆر بە ئاشکرا بەڕوون و ڕەوانی دیارە هەر لە گوتەکانی سەرۆک بارزانی سەرۆکی حکوومەت سەرۆکی هەرێم کە باس لە جێبەجێکردنی دەستور دەکرێت هەروەها ئەو سێ دروشمە گرنگەی هاوبەشی و ئاوسەنگی و سازان هەر سەبارەت بە بانگەشە و گرنگی بەهێزی پارتی لەم هەڵبژاردنە کە دەکاتەوە گرنگی و بەهێزی کوردستان میوانێکمان هەیە لەگەڵ ئەو قسە و پرسی زیاتر دەکەین میوانەکەمان زۆر بەڕێز دکتۆر گۆڤەن شێروانی کاندیدی پارتی دیموکراتی کوردستان لە بازنەی هەولێر ڕاستەوخۆ لە ستۆدیۆ لە لامان میوانە کاک دکتۆر زۆر بەخێر بێن شەوتان باش سپاس بۆ بەشداریکردنیشتان لەگەڵمان ئەبا بە پرسیارێکی گشتی دەست پێ بکەین بۆچی بوونی پارتی واتە بوونی ئارامی و کوردستانێکی سەقامگیر و بەهێز سلااوڕێزم بۆ کەناڵی کوردستان 24 و بینەرانی عزیز بۆ بەڕێستان کاک دوو هەدەفی سەرەکی هەیە کە زۆر گرنگە پارتی لە بەغا بەهێزەوە بە بقۆتەکی بەرچاو کارە بەشداربی یەکەمیان پاراستنی قەبارە و پێگەی دەستوری هەرێمی کوردستان کە لەمەوەی ڕابردوو زۆر کراوە بووە بە ئامانج و هەوڵ درراوە بە جددی لاوازکردنی قەوارەی هەرێمی کوردستان کرێەوە شتێک نەمینێ بناوی هەرێمی کوردستان خاڵی دووە ئەوەیە پاراستنی مافە دەستوریەکان و یاسایەکانی هەرێمی کوردستان داکۆکردن لەو مافانەی کە بە تەواوی نەدراون ماوەکەی ڕابردوو چونکە وە پێشیلکاری کراون بۆ زۆر گرنگە مافەکانی هەرێمی کوردستان بە تەواوی بێ زیاد و کەم بە پێی دەستور وەربگرێتەوە ئەمە دوو خاڵی سێم پرۆسی سیاسی لە عێراق ئەستن ئێستا لە قۆناغی قەیراندایە ئەمەش مەبەستەکە چییە لە دوای ململانای سیاسی ناو لایەنەکانی حیزبی لە بەغا ئەو هاوپەیمانی حیزبێک کە ئەو حکوومەتە لەسەر ئەساسی دروست کرا بە ناوی هاوپەیمانی بەڕێوەبردنی دەوڵەت ئێستا تقریبن هەڵوەشاوە لە شوێنی هاوپەیمانی سیاسی تر دەرچووە بۆیە متمانە نێوان لایەنە سیاسیەکان زۆر لاواز بووە و جەماوەریش متمانەی بەوانی لاواز بووە ئێستا پرۆسی سیاسی ئەساسن لەو سێ بنەما ڕئیسیە کە پارتی دایناوە وەک دروشم هاوبەشی و هاوسەنجی و سازان ئەمە بنەمای پرۆسی سیاسی عێراق بوو بەڵام بە تەواوی جێبەجێ نەکرا بۆیە گەیشتن ئەو قەیرانەی زۆر چاکە باشە کاک دکتۆر ینی بۆچی بە تەنها پارتی کە دێن سەرەوە بۆچی دەڵێن تەنها پارتی هێزی کردارە بۆچی لایەنەکانی تر هێزی کردار نین بۆچی بە تەنها پارتی دەڵێ من دیفاع لە کوردستان دەکەم خۆی بە خاوەنی کوردستان دەزانێت خۆی پارتی خاوەنی ڕاستەقینەی هەموو ملەفەکانی هەرێمی کوردستان وە سەڵماندوویەتی لە ماوەی ڕابردوو چەند کێشە و قەیران هەبووە تەنها ئەو پارێزەر بوو و داواکار بوو داکوکار بوو سەر هەموو مافانەی کە پێشیل دەکرا لە بەغا و جێی ئەسەفە لایەنەکانی تر مووقفەکی بەرچاویان نەبوو لە بەو شێوەی کە زیاتر نیشتمان پەروەری خۆیان دەربخن بۆی تقریبا پارتی بەتەنها بوو لە ساحە و توانێتی بەو وەزعی خۆی کە ئێستا بەهێزتریش بوو بەتەکید جەماوەر زانی ئێستا چێ خاوەنی ڕاستەقینەی مەسەلەی کوردە و هەرێمی کوردستانە کەواتە ئێستا بەدەنگەوە هاتین ینی پێشبینیەوەکەن جەماوەری کوردستان بەدەنگ دروشم و بانگەوازەکانی پارتی و بێت و متمانەی خۆی بە پارتی ببەخشێ خۆی دوو سەنگەر هەیە پارتی سەڵماندووی کە فعلن حزبەکی خاوێن مێژووە وەتەنیە و ڕاستگۆی لە هەموو ئۆکانیە ئەو سنگەرەی با بڵێن لە بەغا کاری کردووە و هەوڵی داوە زۆر پە و پاراستنی و پێگەی دەستوری هەرێم و مافەکان وەرە لە ئاستی هەرێمیشەوە ناو هەرێمەوە ئەسباتی کرد کە بەڕاستی حزبی حکومڕانیە حزبی خزمەتە و ئەم دەستکەوتانێک کە لە ماوەی کابینێنەوە ئەنجامدرا بەڕاستی دەسەڵمێنی کە گۆڕانکەرێکی گەورە جگە لە پرۆسەی چاکسازی ئەم گۆڕانکاری سەلماندووی کە فعلەن ئەو حزبە شایستەی ئەوەی بمنێ بۆ بەردەوامبوون لە خزمەتی گەلی کوردستان زۆر باشە کاک دوکتۆر بەڵام دەگوترێت جگەل لە پارتی هیچ لایەنێکی تر لە بەغدا کاریگەر نییە ئەمە سەرچاوەکەی لە چۆوەیە لایەنەکانی کە هێندەی پارتی کاریگەر نین
پێگەی پارتی تەنها حساب ناکرێت بەو ژمارەی کورسیانی کە هەیەت لە پەرلەمان بەڵکو پێگەی بە حزبەکی سەرەکی و قیادەی پارتی بەتاکید قەبارە وەزنی سیاسی خۆی هەیە نەک لەسەر ئاستی عێراق بەڵکو لەسەر ئاستی ناوچەکەشەوە بۆی ئەمەرە بین هەرجەم کە قەیرانێک دەبی هەموو بەرپرسە گەورە سیاسیەکان دێن ڕاپرس و لە دوان لەگەڵ جەنابی سەرۆک مەسعود بەرزانی دەکەن یعنی ئیسباتی کرد کە بەڕاستی با بڵێن حەجر زاوەیە با بڵێن یان واخود بنکەیەکی هاوسەنجیە بۆ زامنکردنی سەقامگیری لەسەر ئاستی نەکەرێمەوە بەڵکو عێراق و ناوچەکەشەوە زۆر باشە کاک دکتۆر ئەنی هەم سەرۆک بارزانیش ئاماژەی پێدا کە عێراق لە دەستور دوور کەوتۆتەوە لە باتیەوەی دەوڵەتێکی فێدرالی بێ بەرەو دەوڵەتێکی مرکزی دەڕۆ باش دوایەم هەڵبژاردنە ئەگەر عێراق هەر لەسەر پێشێلکردنی دەستور بەردەوام بوو هەوڵی دا دەوڵەتی مرکزی هەبێ هەوڵی دا فێدرالیەت نەمێنێ پێدوانیە ئیتر ئەمە دوا قۆناغە ئەمە دوا چانسە وەکو خۆشیان دەڵێن عێراق بەرەو هەڵدێر ناڕوات خۆی جنابی سەرۆک مەسعود بارزانی لە وتەکەی لە 12دا بەڕوونی باسی کرد سەرجەم ئەم مادە دەستوریانەی کە پێشیل کراوە بە دژ بەرژەوەندی هەرێمی کوردستانە و بە تەفاسیل باسی کردەوە ڕاستی وە هەروە باسی کرد مێژووی ئەو پەیوەندی نێوان بەغا و هەولێر چۆن بەڕێوەچوو لە 2023 تا ئێستا تا گەیشتە ئەو قۆناغا کە جێی داخە تا ئێستا شراکەتێکی ڕاستەقینە نییە نێوان مکەونی سەرەکی لە بەغا شیعەکان نەک لەگەڵ کوردی بەڵکو لەگەڵ سونەکانیشان ئەم شراکەتێکی ڕاستەقینە نییە بەڵکو زۆرێک لە پراوێز خستنی پێکهاتەکانی عێراق بە گەورە و گسکەوە ئەوەی کە گرنگە تەبعاً ئێمە دەبی بەردەوام بین لە داکەوتکردن لەسەر ئەو مادە دەستوریانە جێی داخە لەسەر ئاستی بەرپرسانی عێراق هەرچەندە ئەم دەستورە لە 2005 دەرچوو و زۆربەی خەڵکی عێراق دەنجی لەسەر داوە بەڵام قەناعەتێکی ڕاستەقینیان نییە بە مەسەلەی فیدرالی بۆیە ئەو قسە دەکەن بەڵام لە کردەوە و لە ئەفعالیان زۆربەی بەرەو مرکزیت دەڕواتن ئێمە دەبی بە لایەنەکانی تریشمان هاوکاری پارتی بن بۆ ئەو مەسەلەیە چونکە ئەمە مەسەلەی مەسیری هەرێمی کوردستانە و پێگەی دستوری هەرێمی کوردستان دەست خۆش زۆر بەڕێز دکتۆر گۆڤەن شێروانی کاندیدی پارتی دیموکراتی کوردستان لە بازنەی هەولێر گەلێک سوپاس بۆ بەشداریکردنتان لەگەڵمان سوپاس بۆیەوە سپاس بۆ بەڕێستان سەرچاو